ئەو کچەی گاڵتەی بەناشرینی کریستیانۆ کرد، دواتر دەستی پەشیمانی گەست. ئەو کاتی کریستیانۆ ڕۆناڵدۆ لایەنی سپۆرتینگ لیژبۆنەوە دەرکەوت و دواتر پەیوەندی بەیانی مانچستەر یونایتدەوە کرد. ئەو کەسایەتیە دیارەی ئێستا نەبوو کە هەمومان دەیناسین، چونکە شێوازی ڕوخساری تا ڕادەیەک مامناوەند بوو، تەنانەت لە لای هەندێک بەناشرین ناسرا بوو. هۆکارەکەشی ئەوە بوو هەر جارێک و بە شێوازێکی جیاوازەوە دەردەکەوت کە تەنانەت خۆشی گاڵتەی بەو کارە دەکرد. لەلایەکی تری شێوازی ددانەکانی لە بارودۆخێکی باشدا نەبوو، هەروەها لە ڕووی یاریکردنیشەوە وەک ئێستا لە باشترین کاتەکانیدا نەبوو. لە دەستپێکی یاریکردنی لەگەڵ مان یونایتد کریستیانۆ لە ڕکابەریدا بوو تا جێگای خۆی لە پێکاتەی یانەکەدا بکاتەوە و لەنەوە یاری سەرەتایدا تەنیا 15 گۆڵی تۆمار کرد. هەرچەندە ژمارەیەکی خراپ نییە، بەڵام بە بەراورد بە ژماری گۆڵەکانی لە ئێستادا ئەوە تەنیا چەند گۆڵێکە. لەو کاتەشدا کریستیانۆ لەگەڵ میریشی ڕۆمیرۆی خانمە نمایشکاری پرتوگالی چووە ناو پەیوەندی خۆشەویستیەوە کە 10 ساڵ لە خۆی بەتەمەنتر بوو کە ڕۆناڵدۆ لەو کاتەدا 19 ساڵ بوو. ئەو خانماش 29 ساڵی تەمەنی بوو. بەڵام سەرەڕای ئەوە ڕۆناڵدۆ بەردەوام بوو لە خۆشویستنی و چەند هەفتەیەک بەردەوام بوو، بەڵام زۆری نەخەیاند و ئەو خانمە لە پێناو خۆشەویستە کۆنەکەی وازی لە ڕۆناڵدۆ هێنا. ڕۆژنامەکان ڕایانگەیان میریشی پێش جیابوونەوەی لە ڕۆناڵدۆ پێی وتووە کە ناشرین و شکست خواردووە، بەڵام ئەو کارە بووە پاڵنەرێک بۆ ئەستێرەکەی مادێرا تا باشتر بێت و ببێتە یەکێک لە باشترین و قۆسترین و دەوڵەمەندترین کەسایەتیەکانی جیهان.